چۆن بزانینە ماسێت تازەیە تازە با بڵێن لە حەوز دەرهاتۆ کۆن یان نوێ یان بەستویەتی چۆن بزای ماسوەکە زۆر لە مێژە بەستوێتی تازە بەستێتی ڕێنمایان مەبەست لەو ماسیانە کە لەسەر باسیەوەی بازار زۆربەی بازاری کوردستان بەگشتی ماسیەکان بینیومان لەسەر عەرەبانە و چوزان پشتی پیکا بووەمانە خۆی لە ڕاستیە ئەمە ڕێگەیەکی ڕاز نییە بۆ ساختکردنەوە بەڵام هەیە ئێمە وەکو ئەوەی کە چۆن ماسێکی تازە کۆن لە یەک جیاکەنەوە ماسی تازەوەیە کە تۆ سەیری چاوی ئەەکەیت چاوی ڕوونە بەڵام ماسی کۆن لێڵی و سپێتی لە چاویا دیارە ئەمە لە ڕێی چاویەوە لە ڕێی پێستەکەەوە پولەکەکانی ماسی تازە زۆر بە ئاسانی لێ نابێتەوە بەس ماسی کۆن پولەکەکانی بە ئاسانی لێ ئەبێتەوە و تێستکردن بە بەرکەوتن ینی چۆن وەگەڵێ پەنجە بخەیتە سەر پسکی ماسیەکە ئەگەر لە چەند دقەیەکە یان لە چەند چرکەیەکە ماسیەکە ئەسەری پەنجەکە لەسەر پێستی ماسیەکە بەجێمە ئەو ماسیە کۆنە بەڵام ئەگەر زوو گەڕایەوە شوێنی خۆی ئەوە یا با بڵین زەختی لەیەکی پەنجەکە هەر ناچێتە ناوە با بڵین ئەسەر بەجێ نایەڵێ ئەمەش جۆرێک ترە لە تێست کە بەکارهێنرێ هەروەها سیرکردنی ئەو ڕیشوەکان کە ماسی تازە سوورێکی کاڵە بەڵام ماسی کۆن بەرە و تۆخ و قاوەیی ئەڕوا کە لە ڕێگەی بۆنیشەوە تۆ ئەتوانی ماسی تازە و کۆن لە ڕێی بۆنەوە بۆنی تازەکە بە شێوەی لمە ینی بۆنی لمینە بەڵام بۆنی ماسی کۆن بۆنی ئەمۆنیا و شتی کۆن و ئەوە ینی لە ڕێگەی بۆنەوە ئەتوانێت تێستەوە 5 نیشانەمان هەبوو بۆ ئەوەی بتوانین ماسیەکی کۆن لە ماسیەکی نوێ تازەکەین